سڵاوتان لێ بێم کاتتان باش. پرۆگرامی بنکۆڵ بەردەوامە بێ، بنکۆڵکاری و بە دۆداچوون بۆ ئەو پرۆژە نەبکە کە تەواو نەکران یان بە کەم و کورتیەوە بەجێهێڵڕان یان شەڕی داعش و قەیرانی دارایی نەیهێشت دەست بە کارەکانیان بکرێ. ئێرە بەنداوی سماقوڵیە، کەم و کورتی زۆری تێدایە، بە تایبەتی لە ڕێڕەوی هاتوچووی نێوان سلێمانی هەولێر سلێمانی چەندین ئۆتۆمبیل تووشی زیان و کێشەی گەورە بوون. تاکەی ئەو دۆخە بە چارەسەر نەکراوی دەمێنێتەوە. لەگەڵمان بن. پرۆژەکە جوانیەکی دیکەی داوە بە ناوچەکە و بە تەواوی سروشتەکەی گۆڕیوە. ماوەی 2 ساڵە بەنداوەکە ئاوی تێدا گل دەدرێتەوە و زستان پڕکێشە و زیانە و بەهار و هاوێنانیش ماڵی دۆستانە. ئێرە بەنداوی جەلیە لە گوندی سماقوڵی سەر بە قەزای کۆیە. یەکێکە لە ڕێگا سەرەکیەکانی نێوان هەولێر دوکان سلێمانی و بە پێچەوانێشەوە. پرۆژەکە لە مانگی 3 ساڵی 2010 دەست بەکارەکانی کراوە لە مانگی 11 ساڵی 2013 وەکو ڕێخستنی بەندا و کارەکانی تەواو بووە. لە ساڵی 2017دا کراوەتەوە. ناوی بەنداوی لێنراوە. بەڵام وا دەردەکەوێت لە سەرەتاوە چارەسەرکردنی ڕێگای هاتوچۆ بە هەند وەرنەگیراوە. لە ساڵی 2013دا بەڕێوەبەرێتی گشتی ڕێگەوبانی هەولێر تەندەری ڕێگای دەوروبەری بەنداوی لێداوە. دواتر پردی ناو بەنداوەکە هاوپێچی پرۆژەی بەنداوەکە کراوە بووەتە یەک پاکێج. بەڵام کاتێک قەیرانی دارایی و شەڕی داعش یاخەی هەرێمی کوردستان دەگرن دیمەنی پردی تەواو نەکراو بەم جۆرە بەجێ دەمێنێ. بەناچاری ڕێگایەکی هاتوچۆ کە لە بنەڕەتدا بەشێکە لە بەنداوەکە و ئاوڕێژە دروست دەکرێت. ئێستا دووەمین زستانە. ئەم ڕێگا ناچاریە بزوێنەر مەکینەی چەندین ئۆتۆمبیل و تەڕبوونی تاقم پلاک و شکانی پارچە و بەجێمانی تابلۆی ئۆتۆمبیل و پەکەوتن و گواستنەوەی بەکرێن فلاتەکان لێکەوتۆتەوە. خەڵکان وا دەزانن ئەم ڕێگا کورتە ڕێگای سەرەکی بەنداوەکەیە، نازانرێ ڕێگایەکی ناچاریە. والله يا عبر ئاوەیە کردم پاوەرەگە ڕەویستاوە عتعتەی بوو لە ئاوی سماقوڵی. والله لا سماقوڵی. یەکەم جار بوو لێەوە بڕۆن؟ نەخێر دامن ئەڕۆین لۆرە. دامن ئەڕۆین لۆرەوە. دێمە ئەڕۆن بەسەم جارە کوژارە والله کوژارە. چی لێ کێشەکە چییە؟ والله کێشە خۆی ئاوەکە بوو. ئێستا بۆ کوێی بارەکەی تۆ؟ ها؟ بۆ کوێی ئەبەی؟ بۆ مشتەرەکەی مارسیدس. ئەبێنەوە بۆ شەریکە بۆی چاکرێتەوە. والله بۆ چاکەکەمە. ئەم سارە لەم ئاوی سماقوڵی پەکی کەوتووە. چی هاتۆ کێشەکەی چییە؟ بە زۆری بزوێنەریا تێک دەسێت مەکینیان لە شوتەوە گەر ئاوی ڕاکێشات ئەچێتە سەر پستۆنەکان قۆڵەت بە گونیانەشکە. ئەکسەرێتی ئەم سارە تازانە بە زۆری ئەمەریشی ئەم حاڵەتی ڕوودەدا. ئەم حاڵەتی بۆ ئێتە پێش بە زۆری توی بێ بۆ کوێ ئێستا؟ شوتەکانی لە ژێرەوەی ئەو لە ژێر دەعامیەکەی تر هەرسی سانتیم بێ ئاواکەڵی دەمیشێ. پرسیارێک لە تۆ بکەم چەند سیارەت گواستوێتەوە بەم جۆرە؟ ڕۆژ نییە 3-4 کەس لێرە زیانی بەرنەکەوێت. دەر هەموو سیارەی گران بەهاشن. باوەڕکە ماستلیسمان بار کردو بای 12 دەفتەر بوو. لێرە کوژاوەتەوە بزوێنەری تێکچۆ؟ باڵێ. ڕۆژانە یعنی بەدەیان سیارەم حاڵەتە ڕووی دەدات چەندان جار هەموو ڕۆژە مەیشمانە لێرە. پێشمان خۆش نیە بەڵامی درەوە ئێوە قازانجی مادیەکەن بەڵام داواتان چییە؟ وڵی قازانجەکەن کێشەکە چۆنە؟ زیانەکە بۆ ئێمە بۆ گشتی بۆ کۆمەلگایە. بەڕاستی من حەز ناکەم بم ڕێگای گەراوە. حەقە من ئیسفادە دەکەم وایە بەڵام حەز ناکەم لەسەر خەڵکی فەقیر ئیسفادە دەکەم. ئاوی بەنداوەکە هیچ ڕەحمێک بە ئۆتۆمبیلی کۆن و نوێ ناکە. هەمووان ئەگەری ئەوەیان هەیە تووشی کێشەی جۆرا و جۆر ببن. لێرەش تیمی پرۆگرامی بنکۆڵ تەنها دیمەنەکان ناگوێزنەوە بەڵکو هاوکاری ئەو ئۆتۆمبیلانش دەکەن کە پەکیان کەوتووە. چەند جاریکە لێرەوە لەم بەنداوە تێپەڕیون؟ زۆر قەتوات لێ نەهاتوو جەناب؟ جاری دووەمە. جاری دووەم بە هەمان ئەندازە تووشی کێشە بووی؟ بەڵێرەوە. باشە پێیامی جەنابەت چییە ساب بوون ڕەنگەت ئەخ بە شێ بڵین؟ وەڵا نازانم بە شێ بڵین پایمان بۆ شێ بێ مەسەلا. من هەنێ بەرپرسی حکومیم هێنا ئێرە ئەوان ئەڵێن ئیشەکەمان زۆر باشە. دیارە وەڵای شەکان دیارە جوانە زۆر جوانە. زۆریش هادئیم یعنی ئەوە نیە کە بڵێم وەڵای ئێستا من خراپم سیارەکەم خراپەوە تێکچوو لەبەرەوە نازانم سەبەز حەقەتەکەی بەو شێوەیە سیرکە ئەو ئاو چۆتە ناوە بنەڕەتدا ئەم بەنداوە هەر دروست نەکرا بە بڕۆیەوە یان نەخێر بە مەزبوطی ویان کردایە؟ ناکاکە بۆ دروست نەکرێ ئەسڵ شتێکی زۆر شتێکی باشە بەڵام ئەی هاوار ئەو ئاوە دەبێت خوا. تۆ پێ دوای هیچ بەرپرسە لێرەوە تێپەڕی بێ تۆمبیلەکەی کوژابێتەوە؟ مستحیل بە ساری وان هەمووی بەرزە مۆدیل بەرزە هەر هەمووی درعیشە نەکرد
بەرزشتی وایە شینەکەی قەپاتە خۆ ئەو ناچێتەوە هەموو شتێشم نەچێتەنێ چل 50 دەفتەری پێدەدا خۆ وەکوی خەڵکی فەقیر نیە باید بە کورتی قسە لەسەر ئەم بەنداوە چیەوە دوو جار تووشی و شێشێ بەنداوە شتێکی زۆر باشە بەڵام ئاوا ناوە بە سەقەتی کراوە چی ئەو ڕێگا یعنی مەخولە 24 ساعت و کێشانە هەیە دایمە خۆ هەر ئەوەی من دەنا خۆشتێکی باشە لەو باشتر هەر ئەتا بەنداو زیاد بێ باشترە بەس ئاوانە هەمووی 5 متر 6 متر نابێ نازم حکومت بۆ چارەسەری ناکات لەبەرچی ینی ئێستا بەونی منە لە هاوڵاتیکی ئاسایی پرسە چارەسەری لای ئەو 5 متری دەتوانێت چارەسەری نازم خەیرانی دارایی و لە 2014 بووە تووشی گرفت بووین ئەمە قەیرانی دارایی ئەوەندەی ناوێ بەو شێوەیە حکومەتە ینی دەسەڵاتی ئەوەندەی نەبێت 4 متر جادەیەک چاپکە ینی چی؟ زانیاریەکان ئەوە دەڵێن خەڵکی ناوچەکانی جەلی هەتا هیزۆب لەو دیوی بەندا و فشاریان دروست کردبوو کە پرۆژەی بەنداوەکە هەرچی زووە تەواو بکرێ ئاو بە مەبەستی کشتتوکاڵی بۆ ئەوان ڕەوانە بکرێ وا دیارە وەزیری پێشووی کشتتوکاڵ و سەرۆکی ئەم خولەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان بۆ خۆشی هەر ئەو ڕێگایە بەکاردێنێ لەسەر داوای ئێمە هاتۆتە ئەو بەنداوەی کەمە خۆی دەڵێ لەبەر چارەسەرکردنی کێشەی کۆمەڵایەتی جوتیاران پەلەیان لە پرۆژەکە کردووە نایشارێتەوە هەندێک لە حیزب و خەڵک زۆڵم لە خۆی وەزارەتەکەی پێشووی دەکەن ئەمە لە ئەسڵدا ئەگەر ئێمە ئەوەمان نەکرد ئێمە کوچاکەی کردومانە چۆن ینی ئەوە ئەسلی ڕێگاکە نەدەبوو بێرەدا بێ یعنی ئەگەر ڕێگاکە بژیرا بە بۆی کە پردەکە تەوا بکرێ و ئەم بڕە ڕێگای کە دەمات تەوا بکرێ دەبوو لە سماقولی گرتێک سیارە لا بدرا بە ینی لادانی کاتی بۆ دەکرا بە بناری بەنەباویدا داهاتنەوە ئێرە ئەم مەفرەقە واتە سعاتێک نزیکەی سعاتێک ڕێدوور دەکەوتەوە بەناو تەپوتۆز و بەناو قڕ و کۆسپ و تەگەردا ناوتان چاکە لەگە خەڵک خەڵکی کیشکا بە ناو ئەو ئاواتەیە پەڕێ چەندین ئۆتۆمبیل بزیۆنەریان سوتاوە مەکینیان سوتاوە گەوترێ ئایا ئەمە جۆرە نییە لە کێشە بۆ هاوڵاتیانیش ڕاستە چاکەیە بەڵامکی تۆ گرفتە با گرفتە بەڵام وەکو باسم کرد نەپرد و نەڕێگا و بان چاکردن پەیوەنی بە ئێمەوە هەیە ئێمە ئێستا کە ڕێگاماندا خەڵک بەسەر پشتی ئەم بەرداوادا دێت تێدەپەڕێ ئەمە سەرڕێژێتی ئەم ماوەیە سەرڕێژەوە هەر کاتێک بەندا و پڕ بوو زیاد لە پێویست ئەو ئابۆچە دەچێت بە سەرڕێژەکە دەڕوە فەرمونون بە وەزارەتی ئاوادانکردنەوە یان پارێزگای هەولێر سلمانی ڕێکەون کە ئەم ڕێگایە بگرن بۆ کاوڵەتیان تووشی زیان نەبن با بە بناری بەنەباوی دابن کەم پێمە ئەو کاتی زیانەکەی زۆر زیاترە زیانی زیاترە بێ بێگومان ڕووداوی هاتوچۆ ڕووداوی هاتوچۆ و زیانکەوتن بە سیارەکانیان و ئێستا لە زستان و لە بەهاردا عاسێ بوون چکە ئەم ڕێگای قوڕە مامەسا بازرا کێشەیەکی کۆمەڵایەتی هەبووە ئەوە ئێوەی ناچار کردو پەلە بکەن لە تەواوکردنی بەنداوەکە ئەوە چی بووە خۆی وێ ڕای ئەوەی کە ئێمە کارەکانی بەنداوەکە زۆر کەم مابووی ئێمە تاوامان کرد بۆ بڕە بجێ کە بۆمان تەرخان کرا لە 2010 خۆتان دەبین دیمەنێکی جوانی بە ناوچەکە داوە و ئاوی ژێرزەوی زیاد دەکە کانیاوەکان بڕۆت ئەمە ژیاونەوە و لە هەمان کاتدا نزیکەی 2002 لەو دی و ئاودێری دەکا ئەکاتە ناوچەی کوێ منتەقەی جەلی و ئەو لای هیزۆپ و ئانە بەڵێ باش باخی لێ زەوی کشت و کاڵی لێ تەبان و حقیقەتەن کێشەی کۆمەڵایەتی گەورە لەو دیو هەبوو ئەگەر کێشەکەەوە بوو کە جوتیارەکان لەوێ کێشەی ئاویان هەبوو تەبان و ئەو بڕ ئاوەکە هەبوو بەشی نەدەکردن و ئەو سەرچاوانێک ئاو کە هەبووە کە بەشی نەدەکردن کێشیان لەسەر بۆ پەیدا بووە بەڕاستی ئەگەری خوێن ڕێژان و کێشەی گەورەی کۆمەڵاتی هەبوو لە ناوچەکە بۆیە پەلەمان لێ کرد لە تەواوکردنی بۆی کە ئەم کێشەش لە کۆڵ خەڵکمان بکەینەوە ئەنی داوای نەکرد کە چی بکەن بۆچی پەلەتان لێکرد بۆی بۆ هاوڵەتیان ئەمە ئەم ئاوە کە ئێستا بۆن منە 4 ڕۆژی تر کە بڵێن ئاویش کەم بێتەوە ئەم بەنداوە ئاوی بڕی ئاوی باش دەخۆ دەگرێت بڵێ ئەم ئاوە ینی بە بڕی پێویست بۆ کشت و کاڵ دوتیانە ئەو دی و بەردرێتەوە بۆی کێشەکان چارەسەر بەڵام بەداخەوە هەندێک کەناڵ ئێستاەوە کە دیمەنێکی خۆشی هەیە خەڵک دێ سەرفی لە تەنیش دەگرێ و هەچەنە لە ڕێی گەشتیاری و قسەی لەسەرەکە جارێ ماوێتی بۆ بکرێ بەڕاستی ئەوە بابەتێشکی و پەیوەندی بە وەزارەتی بڵێ گەشت و گوزار و پارێزگا ئەوانەوە هەیە بەڵام دیمەنێکی جوانی بە ناوچەکە بەخشیوە خەڵک دێ بۆ حەوانەوە بۆ حەسانەوە بۆ خۆشی خۆی و چای لێ دەخوا و سەرفی لە تەنیش دەگرێ و دەڵێ کوردستان جوانە و ئاوەدانە و بەڵام بۆ ئەم کەم کوڕێ بەبێ ئەوەی کە بێن ئاوا ڕوونکردنەوە ببیستن دێخەنە سەر وەزارەتی کشت و کار یا زۆر جار ناوی شەخسی منیان هێناوە ئەڵێن چی مامەسا دەڵێن ئەو بەنداوەکەی عەبدوستاریە بەنداوی کوردستان و وەزارەتی کشت و کاڵە و ئەم خەڵکەیە بەڕاستیانی بەخوا من زۆر دڵخۆشم ئێستا خەڵکی دەبینم
بیان دڵی پێخۆشە بەس ناڕەحەتیشم بۆی کە ببینم سیارە بەنێو ئاوێدا بڕوە و تووشی زیان بێ بەس ئەوە خەتای لە ئێمە نیەوە ئەچ ئێمەش نەبوو سوپاسی ئەوان دەکەم کە بە باش باسی ئەمەیان کردو هەر شتێکم کرد بێ ئەمن کاک کاروان ئەرچی سەرشانی خۆم جێبەجێ کردووە و دوتان بڵێم کەمێک بوو لە ئەرچی سەرشانی خۆم بەرامبەر بە وڵاتەکەم بەرامبەر بە هاوڵاتەکانم ئەوەی تریش کە قسەیەک دەکا بورا و گردنیشی ئازابێ بەڵام هەر ئەوەندەیە دەویستم ڕاستی کەمەوە کە ئەوە پەیوەندی بە ئێمەوە نییە ئەگە ئێستا وەکو پەرلەمان لە جەنابێ بپرسم ئەو 4 ساڵە کافی نەبوو بۆی ئەم پرۆژەیە بە جوانی تەواو بکرێت وەکو وەزیرنا وەکو وەزیری پێشوونە بەڕای من بەڵێ پێم وایە دەبوو تەواو کرابەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆ من جوان نییە من باسی ئەوانەی پێش خۆم بکەم و ئەم پرسیار دەبێت لەوان بکرێت و ئەگە هاتە سەر ئەمە وەزارەتی کشتتوکاڵیش بە تایبەتی بەڕێبەتی گشتی بەنداوەکان دەبێت بێن ڕوونکردنەوەی خۆیان بدەن بزاندا خۆ لەم 4 ساڵی بۆ تەواو نەکراوە ئەنیەوە کارەکەی چییە مامۆستا ڕۆتیناتی زۆر پێدوانە بۆ بەشێک بۆرە لەم پەڕەکان ڕۆتیناتی زۆر و ململانەی حزبی و کێشەی سیاسی ناو هەرێمی کوردستان کاریگەری هەبوو بۆ مؤسساتە گەورەکانی حکوومەت هەرێمی کوردستان وەکو حکوومەت وەکو پەرلەمان وەکو قەزا یعنی وەکو دامەزراکانی حکوومەت بەڕاستی زیانی زۆری پێکەوتووە لە بەهۆی ململانەی سیاسی و حزبی و ناتەباینی خۆمان دروستکردنی ئەم ڕێگایە و بوونی ئۆتۆمبیل لە ناو ڕۆخی بەنداوەکە تواناو هێزی جوڵەی ئاوی بەنداوی کەم کردوتەوە لە ڕووی ئەندازیاریەوە کارێکی لەم جۆرە بە هەڵەدا دەنرێ بەڵام وا دیارە بەپێی ئەم نووسراوانە بێ بۆ تەواوکاری پردی جەلی نزیکی بەنداوەکە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی تر بڕیاری داوە بڕی 1 ملیار و 356 ملیۆن دینار بە دوو قۆناغ و بە شێوەی نەختینە بۆ کاری تەواوکاری پرۆژەی بەنداوی جەلی و پردەکەی خەرج بکرێ داوا لە کۆمپانیای بەڵند دەرکراوە دووبارە دەست بە کارەکانی بکاتەوە لە زووترین کاتدا پرۆژەی بەنداوی جەلی کەم و کورد لە ڕووی ئەندازەییەوە هیچ کەم و کوڕیەکی نییە بەنداوەکە بە شێوازێکی ئەندازایی تێر و تەسەل دروست کراوە ئەو کەم و کوڕیانەی کە دەبیندرێ لە ڕێگاکە یا لە هەندێشتر بۆ نمونە کاتێکە باسی بەردی بناغە دەکرێت دەبینی بەردی بناغە لەگەڵ تەواو پڕبوونیەوە هەرماوەکەەوە بە شێوازی خۆی دیارە وەکو نیشانەیەک بۆ پرۆژەکەی ئێمە بڵێ ڕێگاکە ئەساییە بەدی بناخل واتەندانا بکە بێ بێبژێراوە ئێستا وەکو دەیبینی بەشەکەی سەرەوەی دیارە و لە حاڵەتێکە هەموو بەنداوەکە پڕپڕە لە ئەو بەڵێ باش زۆر باشە چی کەم و کورتیتە لە ڕووی ئەندازەییەوە باسەکەن کەم و کورتی نییە لە ڕووی ئەندازەییەوە تۆ کاتێکە بەنداوێک دروست دەکەی گرنگترین شت لە بەنداوەکە سەلامەتی بەنداوەکەیە و ئێمە وەکو دەبینن بەنداوەکە ئێمە بەنداوێکی زۆر سەلامەتە و لە بواری دزینی ئاو هیچ دزینی ئاوێکی تێدانە و هەموو بەشەکانی پرۆژەکە بە شێوەیەکی دروست کار دەکەن بۆ نمونە کەناڵی سەر ڕێژەکە کە سپیلوەی پێدەوترێت ناوە زانستەکەی دام بەدی جسم بەدەنەی بەنداوەکە وەکو دەبینی فریبۆردەکەی بە جوانی دیارە و هیچ کێشەیەکی نییە باشە لە پشتی تۆ کە ئۆتۆمبیل لە پەڕنەوە لەو شوێنەوە ئەوە سەر ڕێژە ئاو ڕێژە وەکو ئەندازێری پرۆژەکە چۆن قبوڵت کرد شوێنێکە ئاو ڕێژە ئۆتۆمبیل پێی بڕوە سەبارەت بەوە لە ڕووی ئەندازەییەوە من قسە دەکەم لە ڕووی ئەندازەییەوە دروستکردنی ڕێگا لە ناو کەناڵی سەرڕێژ هەڵەیە بەڕاستی هەڵەیەکی ئەندازەییە و پێویستیشی بە چارەسەرە بەڵام حکوومەتی هەرێم لەبەر ئەوەی ئەو ڕێگایەکی سەرچیە تاوەکو لە بەهۆی کێشەی داراییەوە نەیتوانیوە ڕێگا سەرچێکە تەواو بکە بۆیە بە شێوەیەکی کاتی لەگەڵ ڕاوێژکردن بە ئەندازیارانی بەڕێوەبەراتی گشتیمانەوە توانراوە بە شێوەیەکی کاتی ئەو ڕێگایە دروست کرد بۆ ئەوەی لایانی ئەقل لەگەڵ قەیرانە داراییەکە هەڵ بکەین و وا بکەین خەڵکیش پەچی نەکەوێت لە هاتووە کاگاکۆ بازەوە کرێگە هەر لە بنەڕەتەوە بە یەک تەندەر مەسلەی پردی پەڕینەوەی ڕێگای هاتوچۆ لەگەڵ بەنداوەکە بەیەکەوە بۆ ئێستا و گرفتە دروست نابوو قسەی تێبینی تۆ چییە؟ ڕاستە ئەگەر بەیەک پاکێج بە بەڵام دەبێت ئەو ڕاستیە بۆ ئەوشم بۆ ڕوونکەرەوە بۆ بینەرانیش بۆچی بەیەکەوە نەبووە دواتر بۆچی بەیەکەوە میکسکران بۆ ڕوونکەرەوە ئێمە دەبێت ئەوە لەوە ببینەوە کە پرۆژەی دروستکردنی بەندا و کارێکی تایبەتە بە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و پرۆژەی دروستکردنی ڕێگاوبان کارێکە تایبەتە بە وەزارەتی ئاوادانکردنەوە نیشتە جێبوون لەو کاتێکە لە 24 سی 2010 کە دەستمان کردو بەو بەنداوە ئەو ڕێگایە لە سماقولی گرتکەوە بۆ ڕێگای دوکان سلێمانی تەواو هەردەستیشی پێ نەکرابوو قیر نەکرابوو
کاتێک کە ئەوان لەگەڵ بەردەوامبوونی ئێمە لە ناوەڕاستی کارەکە ئێمە دەستیان بە ئەوە کرد کە گەیشتن ئێرە بۆ ئەوی بەریەکەوتن ڕوونەدا لە شوێنی بەنداوەکە بە درێژی 2 کیلۆمەتر و 2 کیلۆمەتر و 400 ئەو بەشەیان جێهێشت تاوەکو بەنداوەکە تەواو دەبێ بەڵام کاتێک کە بەنداوەکە تەواو بوو کەی توینێتە ئەو خەیرانی داراییەوە بۆ هۆیەوە نەتوانرا بکرێتە لەو کاتە نەتوانرا وەزارەتی ئاوادانکردنەوە نەتوانێت دروستی بکات و ئێمەش دواتر تەندەرینی بۆ کرا و ئێستا بە خۆشحاڵیەوە دوای تەندەرینکردن 161 تەواو بووە و ئەو بەشەی تریشی وەزارەتی دارایی بە خۆشحاڵیەوە لێرەوە ڕای دەگەێنم کە ڕەزامەدی لەسەر دراوە و لە هەژدەی یەکەوە ئێمە بەڵێندەری پرۆژەمان ئاگادار کردووە بێتەوە دەست پێ بکاتەوە. تا ئەم ساتە زیاتر لە 2 میلیارد دینار بۆ پرۆژەکە خەرج کراوە. مانگی ڕابردووش 1 میلیارد و 356 میلیۆن دیناری دیکە بۆی تەرخان کراوە. ئەندازیار و بەڕێوەبەری پاراستن و چاکردنی ڕێگاوبانی کۆیە هاتۆتە سەر پرۆژەکە و ڕاشکاوانە دەڵێ ڕۆتینات و کەم تەرخەمی پرۆژەکەی بە تەواو نەکراوی گەیاندۆتە ئەم ساتە موژدەی تەواوکردنی ڕێگاکەش لەمبەر و ئەوبەری بەنداوەکە دەدات کە درێژیەکەی تەنها 2 کیلۆمەتر و 200 مەترە و لە پێشتر بەجێ هێڵراوە. ئەوەی لە پشتی من دیارە بریتە لە پردی سماقۆڵی کە هاوشانی بەنداوەکە یەک پاکێجن بۆ یەک بەڵێندەر دەرچووە لە ساڵی 2014 و بەو شێوەی ئێستا بەجێ هێڵراوە و تەواو نەکراوە. دیارە منەوەی کە بیستم وەکو زانیاری ئێستا جارێکی تر پارە تەرخان کراوەتەوە بۆ ئەو پردە تەواو بکرێ و ڕێگەی هاوڵاتیان ئاسان بکە کە ماوەی 2 ساڵە گرفتی گەورەی بۆ هاوڵاتیان دروست کردووە. ئێمە هیچ پارێکمان لەبەردەست نەبووە بۆ تەواوکردنی ئەم پرۆژەیە. ئەو پرۆژەیە کە ئەوەی کە پەیوەندی بە ئێمە هەیە ڕێگاکەیە لەمبەر و لەمبەری پردەکە ئەوە زیاتر بۆ هاوڵاتیان ڕوون کرد. بەڵێ بەڵێ ئەو پەیوەندی بێەوە هەیە. ئەو وەچی وتم ئەو پردا لەگەڵ بەنداوەکەی پەیوەندی بە ئێمە نییە. زۆر باشە. بەڵام ڕێگاکەی لەمبەر و لەمبەری کە درێژەکەی 2 کیلۆمەتر و 200 مەترە کە ئەو پەیوەندی بە ڕێگاوبانەوە هەیە. ئەم ڕێگایە لە ئێستادا کەشفی بۆ کراوە مەسح و تەسمیمیشی بۆ کراوە هەم پێکەوە بە گوژمەی ملیارێک و 600 میلیۆن بەرز کراوەتەوە من دوێنێ ملیارێک و 600 میلیۆن دیناری بەڵێ دیناری عراقی من دوێنێ لەگەڵ جەنابی قایمقام هەم بۆ سەردانی ئەم لایەنانەوە بۆ بە دوواداچوونی پرۆژەکانمان چوین یەک لەوانە ئەم پرۆژەیە بوو لە ئەنجومەنی وەزیران بووین پێیان ڕاگەیاندین کە پرۆژەکە دەرخستەکە نەک پرۆژەکە دەرخستەکە ئێستا نەبووتە پرۆژە و لە ئەنجومەنی وەزیرانە پێویستی بە تەدقیق و بە وردبینی هەیە پاشان ئەنجاوان بڕیار لەسەر دەرخستەی بۆ کراوە دەرخستەی بۆ کراوە لە وردبینی کردنایە لەسەر وردبینی کردای بەڵێ لە ئێستاداوە لە ئەنجومەنی وەزیرانە بە درێژایی 2 کیلۆمەتر و 200 مەتر بە گوژمەی ملیارێک و 600 میلیۆن پێدوانی ڕۆتینات و وردەکاری زۆر جاریە پرۆژەکان دواخە بەڵێ ئەم ڕۆتیناتە ینی بەداخەوە کە دەڵێم ئەم ڕۆتیناتە هەیە بەڵێ کەم بۆ ئەمە چەند پرۆژەیەکی خمان هەیە کە لە کۆی داوامان کردووە 3 مانگ من بە نزیکەی 4 مانگە دەست بەکار بووم لەم پۆستە نوێیە بەڵام ئەمە 3-4 مانگە بە دوواداچین بۆ پرۆژانە دەکەین تازەوا دەگاتە نزیکی بڵێن وردبینی و پاشان باش ئەم وردبینێش ڕۆتیناتیکە هەیە تەندەرینگ چۆن تەندەر دەکرێت چۆن ئەعلان دەکرێت ئەوەکە بەڵێندەری لە ئاگادار دەکرێتەوە ئەمە بەلانی کەمەوە زیاتر لە مانگێک 2 مانجیکەی دەوێت کێ بەرپرسە لەم هەموو ڕۆتینات و لەم هەموو سستی کارکردنە سیستەمەکەمان بەرپرسە من چەندجار لە کەناڵەکانی ڕاگەاندن خەڵکان هاوڵاتیانم ئاگادار کردەوە ئەم ڕێگایە بەکارنێنن چەند لێدوانم هەیە ئەم ڕێگایە بەکارنێن ڕێگای بەدیلی کە هەیە بەکاربێن لە کاتی باران بۆ چکە ئاسی ئاوەکە بەرزە هەندێک سیارە هەر ناتوان بڕۆن و هەندێکی ئەگە بڕۆن زیانیان بەردەکەوێت خۆیکە تو بزانین زیان بە سیارەکە دەکەی مەڕۆ باشترە چی بکات دەڵێ لە چای سەفینەوە بڕۆن بەفرە و بەستوێتی و لە کارکەوە ئەمنێتی وەک پێویست نەبێت ڕێکوێ هەیە ڕێگەی کوێژ ناونراوە ڕێگەی مەرگ من ڕێگەکان لە تۆ ناگرم بەڵام ئەوە قسەی هاوڵاتیە ڕاستە فەنە ئەوەندە بەدی لەمان هەیە چی بکەین ینی ئەوەی لای هاوڵاتیانی ناوچەکە و ئەو کەسانەیەش کە ڕێگاکە بۆ هاتوچۆ بەکاردێنن بۆتە پرسیار ئەوەیە ئایا بۆچی پێش دروستبوونی قەیرانی دارایی بە تایبەتی پردی هاتوچۆ تەواو نەکراوە هەرەوەندەش نییە لێرە بەشێک لە خاوەنزەوی و ماڵەکانی گوندی سماقۆڵی گەلی وەک لە زاری ئەنجومەنەکەیانەوەی گوێبیستی دەبین ئەوان دەڵێن وەک پێویست خەرەبوو نەکراونەتەوە کێشەی سەرەکییان لەگەڵ ئەو چەکەیە کە پێیان درا و دەڵێن بۆیان ناکرێ بە پارەی کاش
سلااو لێبێ خراپبوو نەکراونەتەوە ئەم بەنداوە دروستکرا سەر زەویزاری ئێوە هیچیان بۆ نەکردوون واللهی وەکو ئەوە ئەمە کاگ کاروان بەخێر بێن سەر چاوان شتەکە جوان ناکرایە عزمان لێ و پێمانەوەیە بەس خەڵکەکە بەڕاستی گەلێکی مەخدورە چەکەچیان داینی لە بازاری ئێستا بە نیوە و نیوش لێ دووەرناگرن یعنی بەڕاستی زۆر خەڵک هەیە پارە خەرکردی بەسەر ئەو چەکەی ئێستاش کەچی دەسەڕۆ بووە ئێستا هەند یعنی نییە خەڵکەکە ئینتیزاری ئەوەی دەکا کە ئەو چەکە وەرەخەت چەکەکە چەنی دروستراوە هی خۆت 120 میلیۆنە ئێستا 50 میلیۆنی لێم وەردەگرن ینی چم ینی ماخول ئەوە نییە 120 میلیۆنەکە ناکە ناکە ناوەڵە 50 میلیۆن 6 میلیۆن لێ وەردەگرن نیوە نیو نیوە نیو ئەوەتان بە پرسان نتووە بەوانەتان تۆ کە چەکەیان بۆ کردوون بەرێ پێمان کوتنەوەن هەر دەرن تەعامل بکەن و ڕاوەستنی خڕاوەستینە تا کەنجین یعنی چەند ساڵە تۆ چەکە پێ ئەمن وڵاو تقریبا ئەوە لە 2 ساڵی دەچی ئەو چەکەم پێە بەزەوە 5 ساڵە ئەو بەنداوەکرا هیچ ئەوە چیان لۆمە نەکردیا 2 سال دەبێ ئەو چەکەیان داینی ئەو چەکەش ئێستا هیچ ئەوەی نییە یعنی ئەمە زانیتمان هەموو دنیا لە هەموو دنیا چەکە دەچی کە تو لە چەک نییە لێرە چەک نییە چەک ئێستا من هەموو دنیا تو چەکەکە چەکت پێ بوو پارەیە هەموو دەمێ دەستانی بچین بیگۆ شتێکی پێ بکەی ئیمە هیچ پێ ناکرێ هیچ شتێکی پێ ناکرێ ینی خەڵک خۆتان ڕابگرن خۆراگر بن خۆتان ڕابگرن و خەڵکیش فەقیرە ئێستا خەڵک هەیە گۆڕیتەوە بە نیوە نیو کێ هەیە گۆڕی بێتەوە زۆرشمان هەیە زۆر خەڵکمان هەیە چەندی پێ بۆ چەکەکە یاوێتی بە چەند چەکەکەی 50 میلیۆن ببی بە 25 دایە نیوە نیو نیوە نیو 25 لێ وەردەگرن باشە سەبارەت بە پەکەوتنی خەڵک لێرە سیارەکەی کوژانەوەی چیت بینیوە زۆر خەڵک گلەی هەیە زۆر خەڵک خراپە دەیان سیارە مەچینەی سوتایە هەر کرێن پێی دەکرێت باریان کە ینی خەڵک زۆر ناڕازیە بەڕاستی باخچە و باخچەشی زۆرمان ببن ئاوکەوتەوە خەڵکەکی زۆر فەقیریشی لێ خەڵکەشی لێە کە هەژارە چاوی لەوەیە کە حکوومەت ئەو چەکەی لەوە بگۆڕتەوە ئێستاش کە ناگۆڕدرێتەوە زەرمەند بۆ بەڕاستی خەڵکەکی زۆری زەری بە چەک وەرتان گرتووە چەکەکە ئێستا ناکرێ بە پارە چەکەمان ناکرێ بە پارە ئەم ناوچەیە ئەگەرچی دەکرێت بۆ ئایندا وەکو ناوچەیەکی گەشتیاری گرنگ سیر بکرێ بەڵام تا ئەم ساتە بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕژاوی گەشتیاری ڕێک نەخراوە کرێ بە شوێنێکی ساحلی زۆرتر خەڵکیە بۆی بەس چونکە هاوینان جۆکە خۆشە خەڵک زیاترێتە دەرەوە بەس ئێستا بە تەسەوری من کەس ئەوە نایە مەگەر دوانیەکو منۆ خەڵکە بێتە دەرەوە خۆشی حکوومەت دیارەم بودجێکی بۆ تەرخانکە بۆ ئێرە ئەمانە هەمووی چاکرێ بە کۆلێتێکی باش و چاک ئینا ئەگەنا حکوومەت دیارەم هەروە گوێ خۆ بخێوێنێ ینی هیچ ئەگینا ئەمە کەم هەموو ئەوروپاش گەڕێت دوو شوێنی وایتیان نیە ئەگرێ بە سیاحەت و بە پارە پیاکە بۆ وڵاتەکەی تا ئەم ساتە نزیکەی حەڤە بەنداوی قەبارە بچووک و مەمناوەند و گەورە لە هەرێمی کوردستان بوونی هەیە کە بە بڕی جیاوازی مەتر سێجای ئاو لە خۆ دەگرن بە بڕای پسپۆڕانی ئاو و بەنداو ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان دابین نەکراوە ئەم پرۆفیسۆرە نایشارێتەوە کە لە پرۆژەی بەنداوی سماقولیدا چەندە سوود و قازانج بەدەست هاتووە هێندەیش بێ زیان نەبووە دەبواە هەمانجێک لە نێوان بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوبان لە هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی بەنداوەکان هەبوایە بۆ دروستکردن و گۆڕینی ڕێڕەوی ڕێگای سەرەکی کە بەوێن دەردا دەڕواتن ڕاستی و پرسەرێکی سەرەکی دکتۆر پێ دوایە لە نێوان وەزارەتەکان بەشێک لە وەزارەتەکان کە پەیوەندیدارن بەیەک بەشێک لە بەڕێوەبەرێتیەکان بەشێک لە دەستەکان ئەم هەماهەنگیە نییە یعنی بۆ کارکردن لەبارەی پرۆژەیەکی استراتیژیەوە خۆی لە ئەم پرۆژە استراتیجیانە پێویستە هەماهەنگیەکی زۆر هەبی لە نێوان وەزارەتەکان لەوەی پرۆژەکە بە سەرکەوتووی ئەنجام بدرێ و بەبێ گرفت هەستەکەیت هەیە بەڵێ گرفت هەیە لەبەرەوەی گڵدانەوەی ئاو ئەنجام درا پێش ئەوەی ڕێڕەوی ڕێگایەکە بگۆڕدرێ بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن هاتۆ چۆ بکەن ئەوجا دروستکردنی بەنداو جگە لەوەی سوودی زۆر زۆری هەیە بەڵام زیانیشی هەیە سوودەکانیان بەکارهێنانی ئەو ئاوەی گڵدراوتەوە بەکاردێ بۆ خواردنەوە بۆ ئاودێری زەویەکانی کشت و کاڵی بۆ ئاژەڵداری و بۆ پەروەردەکردنی سامانی ماسی بۆ چاکردنی ژینگە بۆ گەشتیاری بە هاوین بە پاییز ئەبێتە شوێنێکی گەشتیاری چاک سوودە باشانی هەیە لە بەرامبەر زیانیش هەیە بەڵێ زیانی هەیە ئەویش زیانەکان چییە؟ ڕوبەری زۆر لە خاک ژێر ئاو دەکا بەنداو واتە لە بەنداوی سماقولی 578 دۆنەم خاک ژێر ئاو بووە ئاسایشی ئاو تا چرا لە هەرێمی کوردستان دابین کراوە تا ئێستا کۆمەڵێک دەتوانی برێ ژمارەیەک کەم دەگاتە 20 بەنداوی بچووک دروست کراوە
هیوادارم بەنداوی مامناوەندی دروست بکرێ بە شێوازێکی بە کوواڵەتیەکی چاک بە هەماهەنگی لە نێوان کۆمپانیاکانی دەرەوە و ناوەوەی کوردستان. پێتنەوتم ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان دابین کراوە بۆ ئایندە خەڵک مەترسی نەبێ؟ نەخێر دەتوانم بڵێم دابین نەکراوە بە تەواوی، بەڵام کوردستان دەوڵەمەندە بە ئاو. هیوادارم گڵدانەوەی ئاو باش بکرێت لۆ دابینکردنی ئاسایشی ئاو لۆ نەوەی داهاتوومان. بەرزی پرۆژەی بەنداوی سماقوڵی 20 مەترە و درێژیەکەی 336 مەترە. توانای گلدانەوەی 8,600,000 مەتر سێجا ئاوی هەیە. کەناڵی سەرڕێژەکەی دەتوانێت لە یەک چرکەدا 140 مەتر سێجا ئاو بەڕێ بکە. هیچ کێشەیەکی ئەندازیاری نییە. بەنداوەکە ناتوانرێ بۆ وزەی کارەبا سوودی لێ ببینرێ، بەڵام دەتوانرێ بۆ گەشتیاری سوودی هەبێ. تا ئەم ساتە سوود و توانای بەنداوەکە لە ڕووی کشتتوکاڵیەوە ڕێک نەخراوە. ئەوەی لە ناو ئەم پرۆگرامە ڕوون بوویەوە ئەوە بوو ئەگەرچی پرۆژەی بەنداوەکە استراتیژی و گرنگە و بایەخی ئابووری و گەشتیاری گەورەی هەیە، بەڵام چیرۆکەکانی کەم تەرخەمی و ڕۆتیناتی ناو پرۆژەکە سەیر و سەمەرەن. ئەو کاتەی کە پارە زۆر بوو پێش ساڵی 2014 دەکرا پرد و پرۆژەکە بەیەکەوە بکرێن، بەڵام نەکرا. دواتر کەوتنە ناو قەیرانی دارایی. ئەو کاتەش حکوومەت دەیتوانی کارێکی وای تێدا بکە. ئێستا و ڕۆژانە چەندین کێشە و گرفت بۆ ئۆتۆمبیلی هاوڵاتیان دروست دەبێ. جارێکی تر ئەوە باز دەکەینەوە چێ قەرەبووی ئەوان دەکاتەوە کەی پرۆژەکە بە تەواوی تەواو دەکرێت. تا بەرنامەیەکی دیکە هەموو لایەکتان لە خۆشییا بن. خواتان لەگەڵ.